خاڵۆ خاڵۆتن کەم واچە خاڵۆ دەموەبان خاڵانت ماڵۆ. بەڵێ زۆر جار ئەم گۆرانی خۆشەمان بیستووە چێژمان لێوەرگردو، بەڵام چیرۆکێک کە لە پشتی ئەو گۆرانیەوە بۆ شایەت نەمان بیستوێت. ساڵانی زووتر یا هەر ئێستش زۆر لە مامۆستایان و فەقیهان کاتێ دەگەیشتنە کۆتایی دەرس خوێندنیان بە واتای ئەمڕۆ نزیکە و فارغ التەحسیلیان دەبووە خاتوونێکیان دەستنیشان کردایە و تا لەگەڵ وەرگرتنی بڕوانانەی مەلایەتی و مامۆسایەتیدا ژیانی هاوبەشی پێک بهێنن. مامۆستا مەولەویش هەر بەم پێوشوێنەوە دەڕواتەوە بۆ ماڵە و بنەماڵەکەی پێ ئەڵێن کچێکی قنچیلانە و نەشمیلانەمان بۆت هەڵبژاردووە و دەستنیشان کردووە، چەند چاوتان بەیەک بکەوێت ئەگەر یەکترتان بەدڵ بوو دێن بۆ خوازبێنی و ژیانی هاوبەشی پێک بهێنن. مامۆستا مەولەویش دەچێت بۆ ماڵی باوکی ئەو خاتونە بەڕێزە، لەوێ بۆ ئەوەی چاویان بەیەک بکەوێت داوای پەرداخێ دۆ ئەکات، لێوانێ دۆ. خاتونە بەڕێزەکەیش لێوانە دۆکەی بۆ ئێنێ و ئەڵێ فەرم و خاڵۆ. مامۆستا مەولەوی ئەم قسەی لەدڵ ئەنیشێت و تۆزێکیش پێی ناخۆشە بێت، چون خاڵۆ مانای پیریە. بەڵام کچەکەی زۆر لە بەردڵان دێتە بەرچاو و بە تایبەت خاڵێکە لەسەر ڕوومەتێتی، بۆیە هەر لەوێ دەست بەجێ ئەو دوو بەیتە شێعرەی بۆ ئەخوێنێتەوە و پێی ئەڵێ خاڵۆ خاڵۆتەن کەم واچە خاڵۆ دەموەبان خاڵانت ماڵۆ، شەرتە جەداخی خاڵۆ خاڵۆی تۆ وێم کەرەوە کوڕ 14 ساڵەی نۆ. مامۆستا کامیلی ژیر ئەم شێعرەوە ڕێگەرێتە سەر زاراوەی سۆرانی و پەرەی پێ ئەدا و ئەبێ بەو گۆرانی خۆشە کە زۆرمان بیستومانە و کۆتاییەکەیشی ئەبێ بەما. بەڵێ خاڵۆ نیم هێشتا مناڵم، شۆڕە سوارێکم ڕاوکەری خاڵم، هاکا خاڵەکەت کەوتە بەر تیرم، بە دەستڕێژی ماچ بووی بە چیرم. من ناخاڵم و ناخاڵم